کۆمەڵی هونەرە جوانەکانی یۆتۆبۆری بێگومانیەکێکە لە کۆمەڵانی کە بەردەوام لە وڵاتی سویدەوە چالاکی هەیە و بەشێک لەو هونەرمەندە کوردانی کە لە تاراگۆ بەتیابکەش لە یۆتۆبۆری بڵین ژیان ئەکەن دیارە هەمیشە بەردەوامن لە کار و چالاکیەکان لە ئێستاە ئەم ڕێکخراوەیە خۆت بڵێ ئەم کۆمەڵەیە کار لەسەر حەوتەمین دیداری شانۆی کوردی ئەکات لە یۆتۆبۆری و پێشووتر ئاماژیان بۆ کردبوو کە هەر کەسێک حەزی بێتی ئەتوانێت یاخود کەسانی کە شانۆکار و هونەرمەندن ئەتوانن تەواوی سیڤەکانی خوان و کارەکانی خۆیان بنێرن بۆ کۆمەڵی هونەرە جوانەکان لە یۆتۆبۆری و بتوانن کە بەشدار بن. دیارە لە ڕۆژانی 27 تاوەکو 29 واتە ڕۆژی دوێنێ و ئەمڕۆ و سبەینێش ئەم چالاکیە بەردەوام ئەبێت و کۆمەڵێک دیداری شانۆیە و کۆمەڵێک شانۆیش بێگومان نمایش ئەکرێت بەڵامەوەی کە جێی سەرنجە تەواوی پرۆگرامەکان بەڕێگەی ئۆنلاین بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە بەڕێوەدەچێت و دیارە بەشێک لەو شانۆ کوردیانەی کە کاریان لەسەر کردو بەشێک لە شانۆکارانی کورد لە نێو ئەم دیدارەیە نمایشەکرێن. لە ژێر دروشمی شانۆ نەبوونەوەی ژیانە حەوتەمین دیداری شانۆی کورد لە شاری یۆتۆبۆری کە بەشێ ئۆنلاین بەرەوەدەچێت لە ڕۆژانی 27 تا 29 ئەمساڵ پرۆگرامی دیدارەکەش بەم شێوەیە بێت. ڕۆژی یەکەم 27 شانۆگەری هیچم نییە بیشارمەوە لە دەرهێنانی ڕێژەنجەمال و دیدارێکی کورد لەگەڵ دەرهێنەر. ڕۆژی دووەم 28 شانۆگەری کچە سەتڵێکە لە دەرهێنانی فاتح بات پەروایە و دیدارێکی کورد لەگەڵ دەرهێنەرەکرێت. ڕۆژی سێمیش 29 دیدارێک لەگەڵ شانۆکار و نووسەر دانا عەلی سعید و هەروە دیدارێکیش لەگەڵ شانۆکار و نووسەر زاهیر عەبەڕەش و هەموو ڕۆژەکان لە کاتژمێر 4 ئێوارەوە بە کاتی ناوەندی ئەوروپا دەست پێ دەکات.